ئینتراڤینس یورۆگرافی کورتکراوەکەی IVUA یەکێکە لەو پشکنینانەی ئەنجام دەدرێت لە ڕێگای بەکارهێنانی تیشکی ئەکسڕێ. ئەم پشکنینە ئەنجام دەدرێت لە کاتی هەبوونی کێشە لە گورچیلەکاندا. ئەم پشکنینە و جۆرەها پشکنینی ترمان هەیە کە لە ڕێگای تیشکی ئەکسڕێ ئەنجام دەدرێت یارمەتیەکی زۆری پزیشکان دەدات لە دیاریکردنی نەخۆشیەکان. لەوانە پشکنینی VCUG یەکێکی ترە لەو پشکنینانەی ئەنجام دەدرێت لە کاتی هەبوونی کێشە لە بۆڕی میز یاخود لە میزڵتاندا. هەروەها پشکنینی HSG یەکێکی ترە لەو پشکنینانەی ئەنجام دەدرێت لە کاتی هەبوونی کێشە لە منداڵداندا. لە کاتی هەبوونی هەر کێشەیەک لە کۆئەندامەکانی هەرزدا پشکنینەکانی باریۆم سۆلۆ، باریۆم میل، باریۆم فۆلۆثرو، باریۆم مین، گاستۆگرافی ئەنجام دەدرێت. لە ئێستادا لە بەشی تیشکی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی هەموو ئەم جۆرە پشکنینانە بە ئامێری پێشکەوتووی دیجیتال DRX ڕێی و ستافێکی شارەزا لەژێر چاودێری پزیشکی پسپۆرت لە خزمەت چارەخوازان دێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.